هەستکردن یا دەرکردن بە کۆکردنەوەی ئەم شتانە لە زۆر شوێنە ئیشی لەسەرەکرێ. منیش هەر لە سەرەتای ئاوەدانکردنەوەی ئەم شارە هەستم کرد بە گرنگی ئەم پارچە کەرەستە بۆمبە کیمیاییانە کۆم کردوونەتەوە. لە چوارچێوەی ئەم گەڕەکە حتمما ئەگەر لە هەڵەبجا گشتی بگەڕامایەشتی زۆر بەڵام حتوانم بڵێم لە چوارچێوەی ئەم گەڕەکە سەدانە ئالەم گولە بۆمبانم کۆ کردوتەوە. ئیتر بەکارم هێنا وەکو نمایشی هوەری کاری ساڵیادی کیمابارانی هەڵەبجە وەکو غەریزەیەکی دەرونی کە کاردانەوەیکی زۆری هەبووە بۆ ساڵیادەکان دەوری خۆی بینیوە. ئێساش چەند پارچەیەک ماوە هەڵبە و ئەمانە بەهۆی ئیشە جۆراوجۆرەکانەوە لە هەڵەبجا زۆر بردویانە نیان هێناوەتەوە. ئەم تۆزەی ماوە ئەویش تەکلیفیان لێکردم بۆ پرۆژەیەک بەکارێنرێ ئەویش وەرزی هەڵەبجەیە کە تێکیانە دەسەکە مەشهورە لە هەڵەبجا تێکیانە بۆ نۆژەنکردنەوەی بەکارێنین بە ناوەکەی خۆمانەوە دەستخۆشییان لێکەم و بۆ ئەوە بەکارێننەوە بۆ مەبەسەش ئەیان دەمێ. حتمما ئیتر شەکوای زۆریشم کردووە لەسەر ئیشەکانی جاری پێشوشم هەتا وتیان بەداچوونی بۆکەین بۆ تێکدانیان چۆن بۆ چۆن نەبووە و چی لێ هاتووە و بە چ مەبەستێک تێک دراون. یەکێک لە کارەکانی مۆنومنتی شەهیدانی چوارانی هەڵەبجە لە ڕاستیە کۆکردنەوە و باشیکردنی سەرجەم ئەو کەرەسە سەربازانەی کە لە ڕابردوش بە هاوڵاتیانی ئەم شارە کوردستانیان بەکارهاتوون. لە ئیمڕۆدا بەسوپاسەوە بۆ کاک وەستاجەبار کە یەکێک لە خەمخۆردە سۆزەکانی هاوڵاتیانی شاری هەڵەبجەیە لە ڕابردوو توانیوەتی بە هیمەتی خۆی چەندین لەو بۆمبە کیمیابارانەی کە دژ بە هاوڵاتی ئەم شارە بەکارهاتوون لای خۆی دۆکمنت کاو لە چەندین کاری هونەرە بەکاری هێناوە. بەڵام من چوومە خزمەتی داوام لێ کرد ئەم بابەتانە بابەتی گشتین تا لە جەنابیان بێنێتەوە دەبنە یادگارێکی تاک. بەڵام ئەگەر لە مۆنومنتی هەڵەبجە ئارشیڤ و دۆکمنت بکرێن هەم دەبنە دۆکمنت خەڵکی غەیرە کورد و ئەژنەبی دەیانبینێ و سەرمێنەرێکی مانەکردنی شاری هەڵەبجەن و دەبنە یادگاری گشتی لە مۆنومنتە. بۆیە بە سوپاس و داواکەی قوڵکردن و بەشێک لەو دۆکمنتانەی کە کوی کردوێتەوە بەخشێتە مۆنومنتی هەڵەبجە و بەڵێن داوە ئەوانی دیکەشی کە لە ئایندا ئینشاڵڵا بە هەمان شێوە بەخشێتە مۆنومنتی هەڵەبجە.